کە ئەویش باسکردە لە جێژنی ئێزیدیەکان لە ناو گەلی کووردا چەندین نەتەوە بوونی هەیە چەندین ئاین بوونی هەیە یەکێک لەو ئاینانە ئاینی ئێزیدیەکانە کە لە نێو هەرێمی کوردستان و جێگا و پێگەیەکی تایبەت بەخۆیانێ هەم لە نێو حکوومەت و هەم لە نێو هاوڵاتیانیشدا لە ئاینی ئێزیدیەکانە چەندین جەژنی تایبەت بە خۆیان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام لەم جێژنانەیە هەندێکی کردو بە پشووی ڕسمی بە پشووی فەرمی لە نێو دام و دەستگا حکومیەکانە جێژنی ئێزیش یەکێکە لەو جێژنە پیرۆزانەی کە لە ناو ئاینی ئێزیدیەکانە گرنگی و بایەخێکی زۆری پێدرێت و هاوڵاتیانی ئێزیدی بە بایەخەوە ئەڕوانە ئەم جێژنە کە ئەمڕۆ جێژنی ئێزیە ئێمە ئەمڕۆ میوانێکمانە بێت لە دهۆکەوە لەگەڵمانە کە شارەزایی کاروباری ئاینیە کەسایەتێکی ئاینیە لە نێو ئاینی ئێزیدیەکان کە ڕاستەخۆ لە دهۆکۆ لەگەڵمانابێت بۆمان باسەکات تایبەتمەندی ئەم جێژنە چییە و ئەم جێژنە لە کێوەکە و سەری هەڵداوە و چۆن ئەم جێژنە و یادی ئەم جێژنە ئەکەنەوە کە ئەم ڕۆژ ئەو جێژنی ئێزیەکانە جێژنی ئێزیە هەموو ئەم زانیاریە و هەموو ئەم بابەتانە لە میوانەکەمان قادر ئەدۆ کە کەسایەتی ئاینی و شارزای بواری ئاینی ئێزیدیەکانە ڕاستەخۆ لە دۆکۆ لەگەڵمانە بەڕاست قادر بانیت باش و سپێدت باش ئەم جێژنە لە جەنابەت و لە تەواوی ئێزیدیەکان پیرۆز بێ پێم بڵێ جێژنی ئێزی چییە و ئەم جێژنە چۆنیا دەکرێتەوە و گرنگی ئەم جێژنە لە ناو ئاینی ئێزیدیەکانە چۆن پەیڕەوە کرێت سپێدا باشتر و خۆشتر بەڕێز سپێدا بینەرێت کوردستان نیوز بخێر و خۆشی بتن و ئەس دوێ جەژنێ جەژنا ڕۆژێن ئێزی هەموو ئێزدیەن کوردستانی و عێراقی و جیهانی پیرۆستکەم هەروەسا پیرۆزبایەکە تایبەت ئاراستەی ڕەڤەندا ئێزدی دکەم دەربەی وڵاتی هیویدارم ئەف جەژنە و هەمی جەژن بخێر و خۆشی بسەر ملەتی مەیە کووردا بێن ئەف جەژنە ڕۆژیەن ئێزیت ئێتە ناسکردن ئێزیت ئەدەبیاتە دینی ئێزدیاندا ئانکو یەزدان ئانکو خودێ کەوا بوو ئەف جەژنە ji بۆنا ینی بۆ ناوێ خودەیە بۆ چوو کەسی دینینە بۆ چوو کەسانینە بۆ خودەیە ئەم سێ ڕۆژیا بەرێنگی ڕۆژیت بین ڕۆژە سێشەم چارشەم و پێنجشەم ڕۆژینە ڕۆژە ئەینێ جەژنە چونکو ئەف ئاینە ئاینی ئێزدیاتی ئاینەکی سروشتیە یعنی ئەم نەشین مێژووەکێ دەستنیشان بکەین بێژین ئەvە هەندە ساڵا ئێزدیاتی هەیە بەڵام ڕەه و ڕیشارێت ئێزدیاتی و ئێزدیات گەهنەت نابجەرگێ مێژوویدا ڕەنگە بۆ 4-5 هزار ساڵە ڤەدگەرن واتە باز لەوە دەکرێت کە دەگەڕێتەوە بۆ واتە پێش دابەزینی کتێبە ئاینیەکانیش ئەمە تا چەند ڕاستە بەێ ئەم خوا وەکو ئێزدی میتۆلۆجیا ئاینی ئێزدیات دەهاتیەک و ئێزدیاتی ئاینێکی هەرەکەونە بەری هەرسێ ئاینت ئەسمانی کوردستانی ئەف ئاینە هەبووە و باوەری خودایەکی تاک و تەنیا هەبوو ئەنکو ئێزدی بەری هاتنە پەرتوگێت ئەسمانی کوردستانی ژیانە هەر کورد بووینە و یەکتاپەرست بووینە مخابنی گەلک مێژووناسێت شۆفینزمێت ڕێگەسپەرست شنەتەوێت دەوروبەرێمە چاوە خراپ سەر ملەتی کوربچێوێکی گشتی نویسیە خراپ سەر ئێزدیاش نویسیە تانوکەژی گەلە دوێ باریدەنەک و ئێزدی نەخودێ پەرێسن پێ هەندێک تشتێ دیچن بەڵام دوو پاتت کەین کوژبلی خدایی ئێزدی چ تشتی ناپەرێسن ئەم دوێژین خدای و ئەزبەندێکی تەمەئی زەبوون تا ئەزدامش عەردێکی نەبوون خێر و شەر بن دەستێتە بوون و ئەف جەژنە ji ber ku me gotî êzdiyatî ayînekî siruştiye neku rêka wehî rêka sirûşê rêka pêxemberekî êzdiya Xwedê nasiye ji ber hindê cejnêt me hemû siruştî vedgirê dayîne ev cejne pêtiviya aynî yanî roja eyniya êkê bitiş kanûna êkê lê rojimêriya roşelatî yanî ne rojimêriya zayînî aniya koçî we navbeyna zayînî û navbeyna ڕۆژهەلاتی دەست سێزدە ڕۆژ جودانە کەوا بوو ئەف جەژنە چاردەی کانونا ئێکێ پژمارە زاینیت ئێتن ئەگەر هاتو ڕۆژە ئەینێ چاردە بوو دێ ئەو ڕۆژە جەژن بتوسێ ڕۆژەبەری هەنگی دێ ڕۆژی بند لێ ئەگەر هاتوو ڕۆژە چاردێ بۆ نمونە بوو شەم بوو بۆ ڕۆژی شەممە پێتڤە بتە ئەینیادی یعنی 6 ڕۆژە دێچتە ناف
کانونی دەبێتە 20 کانونی یعنی ئەف جەژنە 14 کانونی هەتا 20 کانونی ئێت و چتن پێتەویا ڕۆژە ئەینێ بتن وەستی ڕۆژە بەرینگی جەژنە باشەواتە ڕۆژی دووشەممە بتریە بەڵێ ببوورە سێشەممە چارشەممە پێشەمە ڕۆژی دووشەممە ئەوەی کە من زانیاریم لەسەر کۆ کردبێتەوە دەوترێ قوربانی دەکرێت بە سربڕێنی مریشکێک یا خۆدیەکێک لە ئاژەڵەکانی دیکە و ڕۆژی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو دەبن ئەمە وایە؟ بەلێ ئەمە هەروەک نەریتە کەون ئەو کەسی خوددان شیان بت ینی توانە هەبتن ڕۆژا دووشەم بێ سربرەکێ ئاژەلێکی دەسەربرتن بۆ هەرسێ ڕۆژە ئەگەر دەست کورد هەژار بتن یان مریشکێکیان هەر سەربرەکەدی گەرەکە سربرێک بێتە سەررجێکردن و ئەو کەسێت خوددان شیان و توانە و دەوڵەمەنجی بێگومان هاوکاریە دراوسێت خۆتکەن پارەی یان سربرەکە یان هەر شتێکی هەبتن هاریکاریە وان کەساتکەنە بێت هەژار و دەستکرد ڕۆژە دووشەم بێ ئەم بێژینێ سربرە دێ سربرا سەررجەکەین سێشەم و چاشم و پێشەم و جەژن ڕۆژینە و ڕۆژە ئەینی جەژدا و گەرەکە ئەم بزانین ینی چەند بۆ چۆنێک بتهین سەرێ جەژنێ هەندێک دبێژن و بتریاوێژی ئەم توێ باورێ دەینە و ئەvە کورتین ڕۆژێ ساڵێنە وەگە لە جاراژی بیانی و تاتین سەردانە ئێزدیا باکردین ڕۆژنامە نووسێت هاتین سەردانامان کردی گوتی وان ڕۆژیا بۆچی گرن ئەم بێژین ئەvە کورتین ڕۆژێن ساڵێنە ڕەنگە ئێزدی بچکەڤندا دوێ باوەێ دەبن و ئەف ڕۆژە هەر دێ کورد بن ڕۆژ بۆ ڕۆژی دێ کورد بن ئێدی ڕەنگە ڕۆژ هەند کورد بن مرۆڤ ڕۆناهیە ڕۆژی ئێدیشانە بتن ترسا کوردبوونا ڕۆژێ سێ ڕۆژی ڕۆژێت گرتین بۆ خاترا خودێ و ئێدی ئەف ڕۆژە بەس کورد بدن مێژوناش گەنەوێ باوەێ دبێژن ئەvە کورتین ڕۆژێ ساڵێ نەهونگە لە نێزیکن ڕەنگە سێ چار ڕۆژێک هادو چۆمەت کوردەواری دەشوهی ئەند بێژین یازەی کانونێ ڕۆژێ بەرێ خۆدا هاوینێ ئیرۆ چەندە کانونیە ئیرۆکە نۆزدەیە ئەگەر ئەم سێزداژێ بینینە دەرێ دلوە دەرێمینن 6 ڕۆژ ینی ئیرۆ 6 کانونیە پشتی 5 ڕۆژی دی دێ ڕۆژ بەرە هاوینە ینی دێ ڕۆژ بەرە درێژ بوون باش کا قادر لە وتەیەکی ئێزیدیەکان هەیە کە باز دەواکە دەڵێ ئەگەر هەر کەسێک بەسەر زمانی خۆیدا زاڵ بێت ئەوە وەکەوە چل ڕۆژ بە ڕۆژوو ببێ ینی هۆکارەکەی چییە کاونە باز لەوە ئەکرێت کابێ و کەسانی کە ئەم جەژنە لەم جەژنی یاخۆ لە پێش جەژناکە بە ڕۆژوە بن بە تەواوەتی زاڵ بێ بەسەر زمانی و ئەو قسانەی کایکات بە دوور بێت لە هەموو جۆرە قسەیەکی نەشیا و خراپ ئەمە بە چل ڕۆژۆک و ڕۆژۆ حسابی بۆ ئەکرێت باسێکمان لەمە بۆ ئەموتێ لە چیەوە هاتووە بەێ دەزانین چاوە ما ئەدەبیاتە ئاینی ئێزدیادا مە چەند جۆرە تێکستێک بتین قەول بیت قەسیدە بەڵێ قەول بدەنگ هەروسا تێدەگوتن قەسیدە وەک ئاواز قەسیدە و بیت ئاواز تێنەگوتن ئەف ئاخفنا جەنابێتە گوتی مە قەولێک هیت بێژتن ئەی زمانوێ خەباتە خەبەرە خۆش نەباتە نەباتی واتە گیا و گول کە ئەمدزانی کە بهێنا نەباتی بەهارە بهێنا نەباتێت کوردستانی چەندە خۆشە ئەی زمانوێ خەباتە خەبەرە خۆش نەباتە خەبارە نەخۆش چی مفحەتە دێ دلێ ئیسانی پێکەی نەراحەتە و ئەی زمانوێ سۆتنێ خەبەرێک وای نایگوتنێ چما دێ داهرکە ڕوێ دنێ یعنی ئەvە ئامۆژگارینە بۆ کەسێ ئێزدی و پێتەڤە ئەوی زمانێ خودی ڕب العالمین خودێدای مرۆڤی پێتەڤە بۆ گوتنێت خۆش بتن و مرۆڤ دلێ هەر کەسێکی بەرامبەری تا پێخۆش بتن نەدلێوی پێ بتیژینی بێتن هەچی حکم کە زمانی خۆیە هەچی حکم کە زمانی خۆیە نەحەوجەی چلە و مجادەیە بامە ئێزدیال دەفمە ئێزدیە چلە چییە چل ڕۆژت هاوینێ و چلێ زبستانی ئەو کەسێن دوێن ژیانە خۆ تەرخان بکەن بۆ پەرستنا خودێ بۆ هەندی نێزیکی خودێ بن چل ڕۆژێت هاوینێ چل ڕۆژێت زبستانێ وێتین ڕۆژیات گرن بێژنی چلەگر ئەف قەولێمە ئەدبێشتەمە ئەگەر هاتو تو شەی کۆنتترۆلە زمانی خۆ بکەیت و ئاخنێت نەخۆش نەبێژی هەر بەکو تو چل ساڵە تو چلەگر و تە مجادە بەڵێ کا قادر ئەمە زیاتر دەربارەی ئەو ڕێوڕسمانە بزانم کە لەم جەژنی قوربانە یەزیدیەکانە جێبەجێکرێ و دەکرێت لە جەژنی قوربانی مسلماناندا 4 ڕۆژە و یەکەم ڕۆژواتە ڕۆژەکانی دیکەش دەتوانرێ قوربانی بکرێ و بۆ نە دوو ئابکرێ بۆ مناڵەکان یاخود بۆ ئەو ماڵە بەڵام لە جژنی ئێزیدیەکانە باز لەوە دەکرێت کە
سەرەتای ڕۆژەکە دەچنە سەر قەبران و سەردانی ئەو کەسانە ئەکەن کە گیانیان لە دەستداواتە کەسە ئازیزەکان و دواتریش پێم وابێ سەردانی پەرستگای لالش دەکرێت و هەر لە جەژنەکەدا ئێوە چەند ڕۆژ بە ڕۆژوو دەبن. تاوی جیاوازیەکان چییە لە نێوان ئەم دوو جەژنی قوربانەدا؟ خانما هێژە ما جەژنا قوربانی جودایش جەژنا ڕۆژیت ئێزی جەژنا ڕۆژیت ئێزی ڕۆژا دووشەمێ دەست ئاژەلێکی سەر برن بۆ هەرسی ڕۆژیە هێوارە جەژنێ ڕۆژا پێنجشەمبێ هەموو جەژنێت مەدان هەموو جەژنا هێوارە جەژنێ ژنێن گوندی ژن و کەچێت گوندی گەل هەندێک زادێت تایبەت هەندێک خوارێنی تایبەت گەل خۆدێبەن و دەچنە سەرگۆڕێت ملیت خۆ وان وی زادی پێک بە دێخۆن ئەم دبێژین توێ بارێ دەینە و هەکە مرۆڤی زادی ئێک و دوو خوار ئەڤەت بتە جیە باوەریە جیە متمانێت نابینە خەلکێ گوندیدا ژبەر هەندێ هەرێک دێ جۆرە زادێکی خوانەکی گەل خۆ بەتە سەرگۆڕستانە وێ دەرێ دێ پێک بەخۆن و ئەو یەتمینن شیریناهی و تشت ئەماژی دێدا بەشکن و بتریە جارە دێدەنە زارۆکە دێدەنە کەسێت هەژار کەسێت ئەبە وەکو ڕێورەسمێت هەموو جەژنا هێوارە جەژنی بڤی ڕەنگی خەلک سەردانە گۆرستانە گوندیتکەن و ڕۆژە ئەینی ڕۆژە جەژنێ ما مەزاروێت هەین مەزار چاکێت منە وەکی ئیسلامی دە دەبێژن ئەسحابی چاکن دێچنە بەر مەزارە گوندی دێ وی مەزارێ دێ تەوافکەن دێ پێوە ماچیکەن وەگەلە جارە ئاخا بەروی مەزاری بەردەرازینکە ینی بەردەرازینکە مەزاری دێ ئەنیا خۆدەن یان دێت سنگێ خۆدەن وەکو تەبەرکە یان بژین ئەە ئاخا وڵاتیە پیرۆزە ئەم سنگێ خۆدەین دل ئەنیا خۆدەین و الجەژنێت ئێک و دوو دگەڕێن مالب مال جەژنانێت گەڕێن و ئەو مالێت مەسەرەن بۆ نمونە ژێک دڵمای بن مجێورێ گوندی ینی پیاوێ ئاینیە گوندیە گەل مختارێ گوندی گەل هەندێکی سپێت گوندی دێ بزافێکەنوان دوو سێ مالە پێک بینن لێ ئەگەر ئەم بین جەژنا قوربانی جەژنەکە بەری هەموو ئاینێت ئاسمانی ئەبێت بژین ئاینێت ئەسمانیژی و ئەم بێژین وەختی دە بۆ خاترا نەبی سمایلە و براهیم خەلیل دێ نەبی سمایل سەرجێ کردبا بۆ خاترا جەژنی ئەم بێژین بەرانێک بۆ خاتراویانی ئەو جەژنەژێ جەژنێت جودایە ئێزدیژی وێ جەژنێتکەن بەڵام هێدی ئێزدیە ئەو جەژنا و هێلای بۆچی چونگو گەلک نویسەرێت ڕەگەسپەرست بوو تورک و فارس گوتی ئێزدی فرقة منشقة عن الإسلام يعني إزدي ريبازكش ريباز الإسلامي بلام أجر تبيع اتناف إزدياتي ده تو إزدياتي بخوني وتو بيايت آينت إزديا ببيني وباخي بيدي بري خداي كو إزدياتي آينكي تايبتا رهو رشالة وفدقرن بوغل بري آينت آسماني وهمو بيرو بارد ناف إزديان نشانة هندنا كو آينك بري آينت أسماني وإزدي يكتا پرستن يعني خدي پرستن كاك قادر وكيل قول مرسومة جبيرة داهاتية دبيجي لآخرة خور رسوبك لدني عبادته زور بك سير رجا بقرو فرزت خو بجهبينه وهرا درباس بلالشا نوراني بخاوس بدخيراته يا نازبه أبا خافتن جكيرة هاتية قولت ما وقت شيخادي ده وقت شيخادي وأن بيجين إيش شوان هاتين إزدياتي اتقول هذا نفيسي جبركو إزديات شو برتوكت نفيسي نبوينا جبر هندي داكو إزدياتي وندانا بتن دا خواش قولبانا كريا قولبان عيني إزدياتي أن بيجين قولبان أدبياتا كردية دي بيجين تورافان شاعر هلبزفان أوان شاعرياتي إزدياتي توان قولادە دارشتی ئەف قولێ مەرسومێ جەبێرە و ئەف قولێت هەموو ئێدمە چەند کەسێکاوێت نویسین وەختیدا قەولڤان بووینە وەکو شاعر بووینە شاعری دینی بووینە بۆ نمونە ئێشوانە شێفەخری ئادیا بووە و گەلک قەولێت نویسین شێفەخری ئادیا ئێشوان قەولڤانێت ئێزدیا بۆکو ئێزدیاتی توان قەولادە بەهونایە ئەنکو ئەو قەولە بەدگەرن بۆ بتری 1000 ساڵایە بتری 1000 ساڵە ئەو قەولە بەری هینگیش ئێزدیاتی وی ڕەنگی هەبوو بەڵام تو وەختێکی خالیدا ئێزدیاتی واتوان قەولا داهاتیە دارشتن داکو هەندابوونی بێتە پاراستن بەڵێ کاک قادر پێم بڵێ یعنی ئەم جەژنەوە جەژنەکانی تر ئێزیدیەکان زۆر بە پەرۆشەوە چاوەڕێی بۆنەکانەکەن و ئەم یادانە ئەکەنەوە
بۆچی ئەم کاریگەریە زۆرە لە ناو ئاینی یەزیدیەکانە هەیە کە بەم شێوەیە جەژنەکان بکەنەوە چەند جەژنێکی ترمان هەیە جەژنی جەمامان هەیە ئەم جێژنی ئێزیە هەیە ئەمانە هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە بەڕێسوەکی من گوتێتە ئێزدیاتی ئاینێکی سروشتیە باڵەوەیە بۆ هەر دەمەکی جەژنێک هەبووە بۆ نمونە ئەف جەژنە ڕۆژێت ئێزی کورتین ڕۆژێ ساڵێنە مە جەژنێک وهیت بژنێ جەژنە خدر و لیاس خدرێ زیندە ئەو ئەم وەختێ چاندنیە وەختێ بدە جەژنا خدلیاس ئێری چاندنی نینە بژنێ جەژنا خدلیاس و سار خلاص جەژنا سەرێ ساڵە یا کوردی بووە وەختیدا بەڵام پشتی هنگی ئێک بووە ساڵە ڕسمی بووە یازانی بووە ساڵە ڕسمی ئەو جەژنە هێدییا تێجبیکردن و ئەو جەژنا سەرێ ساڵێ ئەن بێژین دوێ جەژنێ دەشک کۆکا بەهارەیە جەژنا چلێ هاوینێمە هەی کە چ ڕۆژێت هاوینێ بەگرێدا جەژنا چلێ زستانە چ ڕۆژێت زستانی بەگرێدا تەنها جەژنا جەمای بدنا من ئەو جەژنە مەزنترین جەژنا ئێزدیایە و ئێزدیاتیدا هەر گوندێکی مەزارێکی هەی بەهارێ ئێزدی چۆن وەلا ئاخۆ بەیعەتاخۆ بووی چاکی دیار کرد و دمایکە ساڵێ جەمای هەموو ئێزدیا چۆن بەیعەتاخۆ دانا شیخادی لالش باشەواتە هیچ یەکێک لە خێزانەکان واتە پێش دەستپێکردنی جەژنەکان هیچ ئامادەکاریەکەکەن بۆ هەرێکێک لە جەژنەکان بێت ئامادەکاریت ما هەندێک جەژنادا یەک تایبەتن و هەندێک جەژنادەژی وەکو هەر ئاینێکی بۆ نمونە ئەوێ جەژنێ تایبەتمە دیتمە ئەوە دێکاری خۆکەین بۆ ڕۆژیا بەری دەستابێنە ڕۆژیا بۆ نمونە دەستەبرەکە سەرجەکەین بۆ نمونە کەچ و کوور هەموو پێک بەدێ بزاابێکەن جلکێت پاقژون و بەرهەفکەن بۆ ڕۆژا جەژنێ و پێشا جەژنێ دچنە سەر گۆرستانە ڕۆژا جەژنێ دێ جەژنانی گەڕێن یعنی هەندێک جەژنە هیت بەرهەویتوان وەکو بەرهەویت هەموو ملەتی دینە بۆ جەژنە بەڵام هەندێک جەژنە تایبەتمەندیت خۆت هێن وەکو جەژنا سەری ساڵێ وەکو جەژنا خدلیاس زادێ تایبەتی هەی وەکو جەمایەک و ئێزدی هەموو پێک بە بزابێتکەن سەردان ئالالشێ بکەن هەر جەژنەکەی تایبەتمەندیت خۆت هەین بەڵام ئەف جەژنە چێن بێژمەتە وەکو بەرهەویە هەر ملەتێکە بۆ هەر جەژنەکەی تەنها ئەو جدایە ناوبەرە مەو ئاینی دە بۆ وێ جەژنێ ئەوەکو گەرەکە هەر مالەکێ سەربرێکی سەرژێکەتن بجە ئەو سەربرە بەرخ بێت کار بێت یانژی پەلەوەرەك بێت کاتەکە قادر بەلام مۆجی سەرنج بوو جەژنی سەری ساڵیش لای ئێوە بە هەمان شێوەیە هەمان ئامادەکاری جیهانی بۆکرێ یاخۆ جیاوازە بەرهەویێتمە بۆ جەژنە سەری ساڵێ پترن بەرهەویێت وێ جەژنێ بڕاستی ئەو شک ئەچێن بێژمەتە مەجوور جەژنێت هەرە سەرەکیت هەین جەژنە ڕۆژیت ئێزی و جەژنە سەری ساڵێک و ڕێورەسمێتوان الگوندێت ئێزیات ئێنەگەران و ڕێورەسمێتوان تایبەتن ئەف جەژنێدی بتر ئەنبێژین جەژنێت لاوەکینە تەنها جەژنە خدلیاس ڕێورەسمێتوان لە گوندات ئێنەگرن ئەویدی هەموو ڕێورەسمێتوان لالشێت ئێنەگەران پرزگەها پیرۆزە لالشک و بتر جڤاتە ڕوحانی و میر و بابەشێخ و جڤاتە ڕوحانی ڕێورەسمێتوان جەژنە کا قادر وەکو دواپرسیار ئەو کەسانەی کە نەخۆش بن یا خۆت لە ماڵەکانی خۆیان دوور بن لە سەفەر و لە دەرەوەی ماڵی خۆیان بن ڕۆژی ئێزیان جەژنی ڕۆژی ئێزیان لەسەر حسابەکرێ یا خۆت ئەوان چۆنەڵێ لێخۆشببوونیان هەیە کە ئەتوانن بە ڕۆژوو نەبن و جەژنەکە نەکەن ئەم ئێزید بێژین تول کێ دەریبی تول دەربەی وڵاتی بی تول مال بی تول کێ دەریبی گەرەکە ڕۆژیا خۆ بگری تەنها مرۆڤێ نەخۆش یان سەفەرەکە گەلەکە یە دژوارە پێشی بت بۆ نمونە ئەس ئەبرۆ ئۆتۆمبیلێ بچمە دهۆک یان بچمە مووسل یان بچمە بەغدایە لێخۆشببوون بۆیە نینە تەنها نەخۆشە و ئەگەر سەفەرەکە دژوار هەبن و کە ئەو سەفەرش نەماینە و جەممە ئێزدیان نینە تو ڕۆژێکی نەگیری دوبیژی دێ پاشی گرم ئەن بژین ئەمە هەر سێ ڕۆژی فەرزن مەیتین ڕۆژی خێر من دەکوێتین ڕۆژی خێرن ئەو کەسی بێ دێ بخۆگرتن کەسی نەبێژ ناگرتن بەڵام ئەف هەر سێ ڕۆژی فەرزن ئەن بژنەبان فەرزە فەرزن حقیقەتێ ینی ئێتڕاستیە ینی فەرز بۆ ناخودێ خدای سەرمە فەرز کرینە ئەم بژنەبان فەرزە فەرزێت حقیقەتێ واتە فەرزێت ڕاستیە واتە فەرزێت خدای بەڵێ کاک قادر زۆر سپاس بۆی کە ئەم بەیانە لەگەڵمانە بووی
بۆی کە تەواوی ئەو ڕێوڕسمایانی یزیدیەکانتان بۆ ئێمە ڕوون کردەوە. جەژنتان پیرۆز بێ. ئێمە لێرەوە لەگەڵ کۆسارە جژن و پیرۆزەتان لەیەکی نەتاوی یزیدیەکان لە تەواوی جیهانە. زۆر سپاس دووبارە. سپاس بۆ قادر عیدۆ کەسایەتی ئاینی کە لە دهۆکۆ لەگەڵماندا بوو.